السلام عليكم ورحمة الله وبركاته. دوارين لپروردگار بارانی برحمت ببارێنێ بەسەر هەموو لایەکمان، بەسەر دڵەکانماندا، بەسەر ئەو زەوی ڕقەدا. خوای گەورە بیکاتە بەرەکەت بۆ هەموو لایەکمان. اللهم ئامین. ئیماندارانی خۆشەویست، باسەوە دەکەین ئینشاءالله لە خزمەتی جەنابتاندا مافی ئەولاد یا منداڵ لەسەر باوک و دایک. لە هەفتەی ڕابردوودا باسی مافی دایک و باوکمان کرد. حەزم کردم بابەتە پەیوەستە بەو بابەتەوە تەواوکەری بابەتەکەمان بێ ئینشاء الله تعالى. الأبناء هم هبة الله وهم ثمار قلوبنا. وتیانە منداڵان بەرەکەتی باوک و دایکانە لە پاش خۆیان جێی دێڵن، یان ئەڵێن هیبەیەکی جوانە، واتە دەستکەوتێکی جوان و شیرینە بۆ مرۆڤەکان لەسەر زەویدا کاتێ دەڕۆن نەوەیان دەمێنێتەوە لە دوای خۆیان. خوای متعال جل جلاله ئاەتی زۆری هێناوە، ئێمە ئاەتێک وەردەگرین دەفەرمێ پەروەردگار: والله جعل لكم من أنفسكم أزواجا وجعل لكم من أزواجكم بينا وهتا کۆتای ئاەتەکە. کەواتە خوای پەروەردگار کاتێ مرۆڤەکانی دروست کردووە لە نێر و لە نێوانی نێر و مێنەکاندا زوڕێتی خەڵق کردووە هەتا ڕۆژی دوایی کە دەڕوات و نەوەیان لێک دەخەنەوە و دەمێنێتەوە. واتە پەروەردگار باسی ئەوەی کردووە، باسی منداڵەکانی هەموو لایەکمانی کردووە. چۆن باسی دایک و باوکی کردووە، باسی منداڵەکانشی کردووە. ئیمامی عەلی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەی گێڕنەوەم پیاوە: یا ئەمیر المؤمنین، وتیانە ئەی ئەمیری ئیمانداران، ئەولادنا ثمار قلوبنا وعماد ظهورنا. ئیمامی عەلی کاتێ پرسیاریان لێی کرد ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەمەی فەرموو منداڵەکانمان بەرهەمی ئێمەیە. چۆن ئینسان شتێک دەکات دوای قازانجەکەی وەردەگرێتەوە. ئەمجا فەرمووی و عەمودی پشتی بێژین باوک و دایکە لە ماڵدا. ونحن لهم سماه، و هەروەها ئێمە لە سێبەری ئەواندا دەحەسینەوە. و هەروەهاش فەرموویەتی ئەوان هەرچی کاتێ چاک و باش بن وەک سێبەرێکن بۆ ئێمە، ئەگە خراپ بن خوا پەنادا ئەو سێبەرە نامێنێ. ئەمجا فەرموویەتی ئەگەر هەرچی داوایەکی چاکیان کرد بیان دەنێ، و هەرچی خراپەیەکیانش کرد ئەو کاتە فەعریضوهم، واتان مێلن ئەنجامی دەن، یا مەیکەن یان ئەو کارە پەسەند مەکەن. ئەمجا فەرمی فەلا تەکونوا عەلەیهم، وتی مەبنە قفڵێک و بربەستێک لە بەردەمیاندا بۆ هەموو شتەکان. فەمیل و حەیاتەکە، ئەو کاتە حەیاتی تۆ ئەو بێلەبا بە جوانی بڕوا، و ئەو کاتەش کە تۆ دەمریت، ئەو کاتەش کە تۆ وەفات دەکەی ئەو دەبێتە خێر و چاکە بۆت. ئیمانداران و خۆشەویستان، ئیمامی عەلی ئەو وەسیەتی دەوروبەرەکەی کردووە، یعنی منداڵ ئینسان ئەکەوێتە لای لە بیدایە هەتا گەورە دەبێ، ئەتوانێ پەروەردەیەکی جوان و شیرینی بکە لە منداڵیدا، بۆی کە گەورە بوو بە جوانی بە چاکی خزمەتی ئەو باوک و دایکە بکە. ئەگەر لا سارش دەرچوو دوو لە ڕوو جەنابتان ئەوە شەمان بینێ، دیارە لە قەدەری خوا نووسراوەوا بێ. بەڵام زۆر جار ئەو مناڵانە کە ڕێگایەکی بڵین ڕێک و دووست ناگرنە بەر ئەوەیە کە چییە، کە باوک و دایکان زۆر جار غافڵن لە مناڵەکانیان، بە تایبەتی لەم زەمانەی من و تۆدا بە گوێرەی پێویست نین لە خزمەتی منداڵەکاندان. بۆیە منداڵەکان زۆر جارە بینی زۆرینەی لە خشتە ئەڕوا و دەرئەچێت. چیمان لەسرە بەرامبەر منداڵەکانمان؟ مافیان چییە؟ منداڵ هەرەوە نییە ئینسان خێزانی پێکێنا منداڵ بێنێتە دنیا و نانی بدا و ئیتر بچێ بخۆی یاری بکە لە کۆڵان و لە گەڕەک، و دوایەوە تر تەواو. ئەمە مافی نییە موسڵمان عەزیزەکان. بزان تەماشاکەین، بزان مافی مناڵەکانمان داوە. چەند خاڵێ لە خزمەتی جەنابتانە باز دەکەین. یەکەمیان ئەتەعلیمهم العەقیدە الصەحیحە. ئەم منداڵە ئەبێ بیر و باوەڕێکی جوان و شیرین لە مێشکا دروستکەیتۆ. ئەو پرسیارە لە خۆ بکە، کردوتە منداڵی وا هەیە باڵغ ئەبێ گەورە ئەبێ
باوکو دایکی خێزانی بۆ پێکەێنێ لەوەیە دەجا مبالەغە نەکەین 100 جا پێی ناڵێ کوڕم نوێژکە. باوکی دێ بۆ مزگەوت بە مناڵەکەی ناڵێ وەرە بۆ مزگەوت. باوکی ئەچی بۆ ئیشێکی خێر دایکی ئەچێ ناڵێ. دایکی ئەچێتە دەرەوە ئابەها بەسەریا خۆی پۆشتەیە کچەکەی ڕوتە پێی ناڵێ. ئەم دوانە کامنی تەواوە. ئەگە دایکە تەواوە ئەی بۆ تەمەی کچەکە ناکە. ئەی کوا ئەی بۆ پێی نایژێ. ئەی باوکە ئەگە خۆی نوێژەکە و بایەخ بە نوێژەدا ئەی مناڵەکەی بۆ دەستی ناگرێ و بۆ پێی ناڵێ بێ کوڕم نوێژکە. کەواتە لەیرەمە هەڵەین ئەبێ مراجعەی خۆمان بکەین. ئایا بە گوێرەی پێویست مناڵەکانمان لەگەڵیانە دانیشتوین خێرەکان چاکەکان تێی بگەینین. یەک خودایە ئەبێ مشتێ لە خوا داوا بکەین. پێغەمبەرەکەی بە جوانی بناسێ دینی ئیسلامی بۆشی کاتەوە. ئایا بۆی کردووە؟ ئەگە کردوێتی سپاسی خواکە ئەگە نەی کردووە بێ لە خۆی بپرسێتەوە. ئەمە مافێکە سەرەکی لەسەر باوکو دایک لە 7 ساڵان و دەست پێیەکە. ئەو مناڵە ئەفامێ من و تۆ بایەخە دەین بە مناڵ ئەبێ ڕۆژێ دوا نەکەوێت لە مەکتەب ڕۆژێ دوا نەکەوێت لە ساڵەکەی خۆی ئەچین متابعەی ئەکەین بزان زیرەگە تەمەڵە. ئەی ئەوەی خوا داوایەکە چونکە محاسبە نییە پشتمان داوەتەوە بەڵام لە قیامەتا محاسبە هەیە ئەبێ وریابین. چونکە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ما من مەولودین هەر منداڵێ لە بدایک دەبێ وەک کاغەزێکی سپی وایە و وەک بەفرێک وایە ئیلا باوکو دایکانە ڕێگەی جوان و شیرینی پێیشانەدەن. ئەگەر نەیاندایانە بێتە یەهودی یا نەسڕانی. لە ڕیوایەتێکی تردا فەرمیێ بێتە موشریک خوا نانەسێکەوێتە دوای کەسێکی تر وەی کاتە خوای خۆی. کێ سەبەبە؟ دایک و باوکەکەیە چونکە ڕێگا ڕاستەقینە جوانەکەی بۆشی نەکردەوە بزانێ ئەم منداڵە بکەوێتە دوای ئەو ڕێگە جوانە. مسلمان عزیزەکان واتە یەکەمیان ئەوەیە ئێمە مناڵەکانمان ئەبێ فێرکەین خوا بناسێ پێغەمبەر بناسێ قورئان بزانێ چییە ڕەوشت و ئاداب و ئاکارە جوانەکان بزانێ چییە. ئەمانە نەزانێت تۆ کەم تەرخەمی وریابە. ئەگێڕنەوە عەبدوڵڵای بن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ كنا عند رسول الله صلى الله عليه وسلم لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشتبووین ئەم سەحابە فەرمێ قال أن نبي الله نوحا باسی نوحی بۆ کردین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێ کاتێ نوح عليه السلام لە وەفاتا بوو وەسیەتی کرد بە مناڵەکانی دوو وەسیەتی پێ کرد. نوح عليه السلام پێغەمبەری خوای گێڕێتەوە دوو وەسیەتی کرد بەو دوو مناڵە یعنی مناڵەکانی بە مناڵەکانی. وەسیەتەکە پێغەمبەری خوای گێڕێتەوە بۆمان ئیمامی ئەحمەدی گێڕێتەوە. ئەفەرمێ وەسیەتەکەیان ئەمەڕوکە باثنەین ئەمجا فەرمووی و دووش نەهی لێ بکە یعنی دووشت هەیە کوڕم دەستی پێوە بگرە دوانش خراپە مەیکە وریابە. یەکەمیان ئەوەی وتی لا إله إلا الله جوان فێر بە و جوان بزانە و جوانش جێبەجێیکە. ئەمە پێغەمبەری لە پێغەمبەران بە مناڵەکانی دەڵێ. کەواتە بیر و باوەڕێکی جوان و شیرینی بۆ دامەزرێنێ لە کاتی مردنیشیا لە پێشدا وتوێتی یعنی غەمیەتی بۆیە باسێکە. ئەمجا فەرمووی فإن السماوات السبع والأراضي حەوت طەبەقەی ئاسمان و زەوی هەردووگیان هەمووی بکە تاکێک کوڕم هەمووی بکە تەرازوویەک لا إله إلا الله بکە تەرازوویەک دەرەقەی هەمووی دێ. هەموو دنیا ئەم دنیاە هەمووی بەبوونەوەر بە هەمووی ئەوەی لە ئاسمان ئەوەی لە زەوی ئەوەی هاتیایە هەرچی مەخلوقاتی خوایە بکە تەرازوویەک لا إله إلا الله بکە تەرازوویە بە معنە جوان و شیرینەکە و پڕپێسەکەی بەرامبەری لا إله إلا الله ناگرێ. کوڕم زۆر بایەخ بدە بە موشەیە و زۆر بایەخی بێ بدە و جێبەجێیکە. ئەمە وەسیەتێکی یەکێ لەو وەسیەتانەیە فەرمێ. و دووەمیانشە فەرمێ ئاگاد لە چی بێ؟ ئاگاد لە نوێژەکانت بێ. ئەمە دوو وەسیەتە شیرینەکەیە کوڕم نوێژەکانت نەفەوتێ نوێژەکانت ئامان و سەد ئامان. ئەو دوانەی کە پێڵێ وریابە و دوورکەرەوە لێی یەکێکیانەوەیە وا مەزانە خەڵک ڕزقتەدا وریابە ڕزقی خۆت مەبە وەلای خەڵک بە قوربانم بین ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە قوربانی نەبی نوحش بین هەر ئەمڕۆیە خەڵک وازانێ ڕزقی بەدەست خەڵکە. ڕزقی خۆت مەبە وەلای غەیری خالق بیۆ وەلای خالق چونکە لای ئەوە
ڕزق لای ئەوە بەڕاکردنی تۆ هەڵپی دنیات نییە هەمووی ڕاکەی هەر باوشی لێ دەی وازانی ئەزانن شخصی وا هەیە لەوەی ڕۆژی 10,000 بێ شخصی وا هەیە 100,000 لە تەرازووی خوا یەکێکە ئەو 10,000 بەرەکەتی 100ەکە بەرەکەتی دەکەیە سبحان الله کابرایە پارەی زۆری دەست ئەکەوێ پارەکەی سێرەکەی ئیداتە شتی تر ئیسفادەی لێ ناکە ئەڕوا قەنەعەتی پێی نییە خوا لێ سێنێتەوە ئەمە کە قەنەعەتی پێێتی ئەو 10 دینارە بێتە 100 دینار بۆی کافیە ببووی دووەمیانیش فەرمووی خۆت بە دوور بگرە لە شرک و خۆتش لە دوور بگرە بە لوودبەرزی ئەم دوانە نەکەی وریابە ئەم دوانە خالیدەن مخەلیدەن لە چی ئامێنی لە دۆزەخ ئامێنی ئەمە نەبی نوح پێغەمبەری خوا گێڕێتەوە بۆ منداڵەکانین کەواتە ئێمە ئەبێ مەفهومی مناڵە جوانەکانمان چاکەین ها مناڵەکانمان چەنێ سادە ئەخەڵەتێن لەناو کتابێکا ببینە جمێن و قسەی ناشین بە دینکە مناڵەکە نازانێ بێ باوکەکە بزانێ چونکە مناڵەکەت لای خوێی خوێنەوارە بەس نەخوێندەوارە لە دینی محەممەد صلی الله عليه وسلم نەخوێندەوارە لە قورئان نەخوێندەوارە پێغەمبەرەکەی ناناسێ ێژە محەممەد کێیە محەممەد کێیە ئاواژە منداڵ بابە جار ئاین کاتێژی محەممەد ئێژە باوە بۆ بڵێم صلی الله عليه وسلم چونکە باوە گیان و دایە گیان فێری نەکردو لە مەکتەبەکەش بە جوانی فێر ناکرێ ئەی لەکوێ بزانێ ئەی نازانێ بۆیە گە مناڵەکەمان لا ڕێی گرت باگلێ بکەین لە خۆمان وەک باوکو دایک جارجارێ بە خۆمان دانیشین بێژی ئا منداڵە چی فێرمان کردووە ئایا ئەوەی پێمە وەک باوکو دایک مناڵەکە مەزانێ لایکەم ئەوەی خۆت ئەزانی فێر ئەبی ئایا مناڵەکە تەزانێ ئەگەر ئەزانێ زۆر چاکە و دەستخۆشیە بۆ جەنابت ئەگەر نازانێ ئەو کاتە بێ گلەی لە خۆ بکەی بێژی مناڵەکەم چۆنە بێ وابێ شخصی خۆی شخصی وامان هەیە مسلمانی وامان هەیە ماشەڵڵا لەی سەر قورئانە خوێنێ بۆ سەرژنەکەی ئەلفوبێ لە قورئان نازانێ سبحان الله لە مزگەوتەکانە لەوێ دەرز بدەوتە بابە بێ دەرز دەم خوا محاسەبەی تۆ ناکا لەوەی دەرزی من بدەیت و دەستمام حاجی بدەیت دەرزی فڵان بدەیت خوا محاسەبەت لەگەڵ ئاکاژنەکەت بۆ قورئان نازانێ مناڵەکە بۆ نازانێ زەحمەت نەبێ بەڵ لەگەڵ منان نایکە مناڵەکەت حەسابە ژنەکەت حەسابە تۆ ئەسڵەکەت جێیشتووە هاتووی لە فەرع قسەکەی ماڵ و مناڵی خۆت جێیشتووە هیچ نازانێ لە دین تۆ دەی لە دەرەوە گەڕێتە دین بە خەڵک بڵێ نا ئەمە غەڵەتە ئەمە زۆر خراپە ئەگەر ئێمە وا بکەین ئەبێ ئینسانی مسلمان زۆر وریا بێت دووەمیان وحملهم على الخير والطاعة هانیان دەین بۆ چاکە و چاکەکاری بۆ باشە ئەوەی چاکە و چاکەکاریە ئەها بن عباس مامی پێغەمبەر لەگەڵ پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم لەسەر گوێدرێژێ دوو لە ڕوو جەنابتان چی فێریەکە چەنێ وشەیەکی جوان و شیرین پێڵێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا غولام ئینی ئەعلەموکە کەلیمات چەند وشەیە فێرتەکەم ئەی منداڵ ئەها چەند وشەیە کوڕەکەت بانکە کوڕە شیرینەکەم حەزەکەم ئەمڕۆ وشەیە دوان هەیە فێرت کەم با بزانی کوڕم ئەمە وایە شتێکی بۆ باسکە شتێکی بۆ بگیرڕەوە غەڵەتێکی بۆ ڕاستکەرەوە ڕاستێکی عەکسەکەی کەرەوە هەمووی دەبێ لەگەڵیا بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی چاک بزانە احفظ الله احفظك ئەوەی خوا دایەتی بەسەردا بە جوانی پارێزگاری لێ بکە واجبەکان خوای گەورەش مەحفوظ دەکا کوڕم مەترسە کوڕم خوا لەگەڵمانە لە هیچ ترست نەبێ خوای گەورە ئەمانەی بۆ بکە ئەوەت بۆ دەکا خوا جێمان نایە لێ ئەمە گرینگە کە تۆ بەردەوام ئەم منداڵە بەم قسە شیرینە ئەمجا پێی فەرموو لە دوای ئەمە احفظ الله تجد تجاهك ڕێگاکە جوان بگرە خوای گەورە ڕێگات پێ پیشان دەدا دەڕۆی بە جوانی دەڕۆی بە شیرینی دەڕۆی بە چاکی دەڕۆی ئەبۆیە خوا تو ڕێگە بە جوانی گرتووە خواش ڕێگاکەت پێ پیشان دەدا ئەی تو ئەگەر ڕێی خراپت گرت بێ خوا ڕێ چی پیشان بداتێ ئەگە خۆ پیشانشی دا خراپە بەڵام پیشانی نادات و هەرە ڕۆی موسڕی لەسەری ئەمجا فەرمیوە وەئیذا سەئەلتە فەسئەل الله ئەگەر داوات کرد بەس لە خوا داوا بکە ئەگە پشتت بەس بەخوا پشت بەستە کوڕە شیرینەکەم ئەمەی پێ بڵێ وەک چۆن پێغەمبەری خوا بن عەباسی فەرمووە ئەبێ ئینسانی مسلمان و ئیماندار ئەوە بزانێ بە جوانی و بە چاکی
ئەمجا چۆن ئیمامی عومەرەی فەرموو مناڵەکانە فێرکەن وەک پێغەمبەری خوا شووتوێتی ئیمامی عومەرش لەسەر ئەو قسەیە علموا ئەولادەکم چیەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم السباحة با مەلەوانی بزانێ ها مناڵەکانمان با مەلەوانی بزانێ مەیترسێنە بەخوا خەنکەی بەخوا وابێ مەیترسێنە با فێر بێ بیرە لە دەست کەسێکە با فێریکە بنداڵی فێر نەبێ فێر نابێ ئەمجا فەرمێ وەڕیمایە با نیشان شکێن بێ مناڵەکە با بزانێ ئەمجا ێژە وەسواری یەستر جاران ئێستا یعنی سیارە سە مناڵی ئەمڕۆ لەگەڵ خۆتا بەست نەک بەتەنیا فێری کە ئەمانە سونەتی ژیانە ئینسان پێویستە کە بزانێتیایە خاڵی سێممان و کۆتاییمان تعليم الفرائض والمحافظة عليها داوا بکەی مناڵەکەت دەستگرێتەوە ئەم پێشنوێژەوە وەچی و دەستیشی پێوە بگرێ و پاشانش زۆر ئاگای لێبێ لە نوێژەکان پەیغەمبەری خوا لە دوو حەدیثا فەرمی علموا الصبي الصلاة مناڵەکانتان فێری بکەن لە 7 ساڵی نوێژدا حەدیثێکی تردا و تێدی فێری بکەن کەواتە لەسەری ئێمە و باوک و دایک نوێژ فێر منداڵەکانمان بکەین مەڵێ بەخوا جارێ منداڵە جارێ تەمەنەکەی ئەوە نییە نا لە 7 ساڵان کە چێتە سەرەوە ئیتر یەواش شوێری کە لە باڵغ بوون نەیکاتۆ گونەحباری وەک دایک و باوک گونەحباری مێژە بەخوا وتم پێی نایکات دڵی خۆشکە بڵێ کوڕم ئەگەر نوێژ بکەی ئەمە دۆسێنم ئەگەر نوێژ بکەی ئەوە دۆسێنم چۆن لە مەکتەبا پێڵێی کوڕم ئەگەم ساڵ ناجیح بی ئایپاتێکی جوانە بۆ کڕم پاشیلێکی جوانە بۆ کڕم ماتۆڕێکت بۆ ئەسێنم ئەیتخوا پێشی بێژە ئەگەر نوێژەکانت کرد کوڕم مۆبایلێکی ئاخر مۆدێلت بۆ کڕم با تەشجیع بێ بووی ئەی بۆ نوێژەکە بۆ سادەوی پێژی کوڕم تخوا نوێژ بکە بەس بۆ ئەوەکە زۆر جددی ئەبێ جددی بی چونکە ها لە مەکتەبە قوتابخانەیە بێ فێر بێ ئەی نوێژەکە بۆ بایەخی پێ نادەی یعنی تۆ بایەخ خەدەی بە خوێندەواریەک کە مرۆڤ دایناوە بایەخ نادەی بە نوێژێک کە خوا فەرزی کرد لە 7 تەبەقەی ئاسمان بە موحەممەدا عەلەیهی سەڵات و بە جیبریلا بۆ موحەممەد هاتووە و لەسەر ئومەتەکەی حیسابی کتابشی لەسەر ئەبێ وریابین مسلمان عزیزەکان خۆی گەورە ڕەحم بە مولایەکمان بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە یا ڕەبی خوایە بمان کەیتە کەسێک ڕێ نیشاندەرێکی چاک و باش بین بۆ مناڵەکانمان ئیسلاح بکەی خوایە بارانی بەڕەحمەت ببارێنی بۆمان خوایە هەر کەسەیە کێشە گرفتێکی بۆ حەلکەی یا ڕەبی خوایە هەر کەسێ نەخۆشیە شفای بدەی یا ڕەبی خوایە و کەسانی داوای دوعای خێریان کردووە لێمان خوایە یا شافی شفای عاجلیان بۆ بنێری یا ڕەبی خوایە وڵاتمان بارێزی لە هەموو شەڕێک لە هەموو مصیبەت و بەڵایەک وڵاتمان هەرزانی تێ بکەی ئامین ئامین والحەمدولیلای ڕەبی العالەمین